تەرحیل کرا بەڵام لە ئێستا لەم سەردەمە نوێیە ئێمە کێشەکانمان بزات هەر تەنها لە سەر زەویزار نییە ئێستا وای لێ هاتووە کێشەکان بیئەشی تێکەوتووە یعنی ژینگەشی تێکەوتووە بەڵام بەعام ئەم کێشانەی کە ئێستا لە بەردەستی ئێمەیە لە بەردەستی بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی کەرکووکایە یان با بڵێن بە ئەغزیە و نەواحەکانەوە تووشی کۆمەڵێک کێشەی یاسایی کردوین لە بینی براجوتیارەکانە لە بینی تاپۆ و عەقدا کێشەکان بە ئاسانی بە ئێمە حەل ناکرێت بەڵام بەردەوام لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانین و بەردەوام بەغدا شاوکارمان بووە و بەردەوامیش لە هەوڵی چارەسەرکردنا بووینە بە پێی موقعی جوغرافی یعنی ئێمە نەمانتوانیوە بڵێن 100% کێشەکە جەزریان چارەسەرەکرێ بەڵام وردە لە دوای گۆڕانکاریەکە سیاسیەکانەوە تەعاملی لەگەڵ کراوە مامەڵەمان لەگەڵا کردووە ئێستا خۆشبەختانە باشترە و باشتریشە بێ ئینشاءڵڵا. باشە کاک دەریا وەکو لایەنی ڕسمی کشتتوکاڵ لە شاری کەرکووک یاخود بە شێوەیەکی گشتی چه ئاسانکاریەکتان بۆ جوتیاران کردو بۆی بەروبوومەکانیان بگەنە سایلۆکانی کەرکووک بە شێوەیەکی گشتی؟ ببوورە وەڵاهی من لە پێشەکی بەرنمەکەیە باسی وشکە ساڵیت کرد وشکە ساڵێکە تەمان ڕێژەیە بە پێی ناوچەیەک بۆ ناوچەیەک گۆڕاوە ئێمە بەڵێ ئێمە ئەگەر کەرکووک بە نموزە جوەرگری باشووری کەرکووک وشکە ساڵەکەی زیاترە وەک لە بەشی منتیقەی لەیلان و قەرەنجیر و ناوشوان کە پشتی بە تەقتەقەوەیە ئەو مەناتقانە نسبەی ڕوتوبەمان تۆزێک جیاوازە وەزعی گەنمی ئێمە تۆزێک باشترە ڕاستە ئێستا بەعام هەموو کشتتوکاڵ پشتی بە ئاودێری بەستووە لە چاو بارانە چووکەم گۆڕانکاری کەشوهەواکە هەموو جیهانی گردوتەوە بە تەنها ناوچەکانی عێراق نییە بە تەنها شەرقی ئەوسەد نییە من حاڵی حاضر لە ناوەڕاستی هەفتەی ڕابردووەوە دەستمان کردووە بە وەرزی دروێنەکردن ئێستا خۆ ئامادەکردنین بۆ ئەوەی ئەگەر دەرگای سایلۆکان بکرێتەوە هەموو ئەو پێداویستێ یاسایانە لە بەردەستمانایە بۆ ئەوەی بتوانین جوتیاران برا خۆشەویستەکانمان ئاڕاستەکەین بۆ سایلۆ. باشە کاک دەریا ئەم ساڵ بەرهەمی ناو لەیلان و دەرەوەی لەیلانی ژوەرە گیرێت ناوچەکانی دەوروبەری لەیلان؟ وەڵاهی بەڵێ بە پێی یاسا ئێمە ساڵانە پلان و بەرنامەمانەیە پلانی ساڵانەمانەیە باشە خوتەی پێڵێن ئێمە ئەو خوتەیە ئەو پلانە ناوی هەموو ئەو جوتیارانی تایە کە گەنمی لێوەرەگیرێ ئەو ناوانە هەمووی لە ڕێگەی وەزارەت و لە بەغدا مصەدەق کراوە پشتڕاست کراوەتەوە ئێستا ناوەکان بە دەستمان گەیشتووە چاوەڕێی جیهەتی وەزارەتی تیجارین بۆ ئەوەی بتوانێت دەرگای سایلۆکانی بکاتەوە و جوتیارانی وردە دەستیان کردووە بە دروێنە و ئیشەڵا گەنمیانە بێ و گەنم تەسویقەکان بە بازارکردنی دەکەن. باشە کاک دەریا باست لەوە کرد کە ئەم وشکە ساڵیە لە ناوچێک و بۆ ناوچێکی تر جیاوازە جگە لەوەی کە کاریگەری شێ کاریگەریە لەسەر ئەم جیاوازیە ڕەنگە لە تەقتەق ئاو هەبێت بتوانن جوتیاران سوودی لێ ببینن بۆ کشتتوکاڵەکانیان ئایا توانی وتانە سوود لە ئاوی ژێرزەیی ببینن بۆ ئەوەی ئەو جیاوازیە هەیە کە هەیە لە نێوان ناوچەکانە بتوانرێ هاوتا بکرێت و یەکسان بکرێت و توانی وتانە سوود لە ئاوی ژێرزەیی ببینن بۆ ئەوی بتوانن ئەم وشکە ساڵی کە هەبووە لە هەندێک کاریگەری لەسەر ناوچەکانی ترە بۆ بتوانن تێپەڕێنن. سوپاس پرسیارەکە زۆر ڕوونە زۆر جوانە دەستخۆش ئێمە خۆتە زانی کەرکووک دابش کراوەتە سەر چەند ناوچەیەکی جوغرافی بۆ نمونە ئەگەر جنوبی کەرکووک وەرگری کۆن پرۆژەی ئاودێری بۆ براوە یعنی بە مەشروعی ڕێی بۆ براوە لە حەویجەوە هەتا داقوق بۆ نمونە ئێمە بین باسی ئاڵتون کۆپری بکەین یا باسی منتیقەی پردێ بکەین ئەوە خۆیان ڕووباریانێ و زەی بچووکە و ئاوەکە کەوتۆتە ئەوێ و فەلەحەکانی سفادەی تێکەن بەڵام لە لەیلانە لە قەرەنجیرا ئێمە مەشروعی ئەومان نییە ڕاستە کۆمەڵێک سەدمانەیە 300مانەیە زراعین بەڵام بەڵێ لە ئێستاە ئێمە پشت بۆ بیرانە ئەبەستین کە ئیجازەیانەیە با بڵێن ئەو ئیجازانە داخلی پلانی ساڵانە و خوتەی زراعی دەبێ نزیکەی 12,000 دۆنم لە لەیلانە زیاتر طبعا بە یاسایی 12,000 دۆنممان ئاودێریە یعنی با بڵێن بەراوە و نزیکەی 10,000 دۆنمی کەشمان ئەو بیرانن کە لە ڕابردووە لەم لاو لەولا جوتیاران بۆ کاری پێوی سەڵیان کەند و بیریان لێدا و ئێستا کشتتوکاڵی پێەکەن کە کاک دەریا چی کراوە بۆ ئەو
زەویانی کە کێشیان لەسرە بۆ ئەوەی بگەڕێتەوە بۆ خاوەنەکانیان لەو بارەوە تا ئێستا چی کراوە؟ بەسپاسەوە ماوەیەک پێش ئێستا لە پەرلەمانی عێراق دەنگ لەسەر قەراری ئیلغای مەجلس قیادە سەورە درا. ئەم یاسایە بریتیە لەم دێڕا ئیلغا قەرارات مەجلس قیادە سەورە هەر ئەوەندە ئەم یاسایە گەیشتۆتە طبعاً گەیشتۆتە ئەو پارێزگایانەی کە مادی 140 گرێتەوە. ئێمە کۆمەڵێک پارێزگا هەیە مادی 140 گرێتەوە نەک کۆمەڵێک ناوچە هەیە مادی 140 گرێتەوە. من حەز ناکەمە لێرە مادی 140 ئەوەندە بە بچووکی سێرکرێ بە عکسەوە زۆر گەورەیە. ئەو پارێزگایانی کە مادی 140 گرێتەوە ئیلغائی یعنی قەراراتی مەجلس قیادە سەورە کراوە بەڵام لەگەڵ یا پێویستمان بە ڕێنمایی نوێیە ڕێنماییەکان نەگەیشتۆتە دەستمان بۆ ئەوەی ئیشی پێ بکەین. ئێمە تا ئێستا ئیش بە هەندێک ڕێنمایی کۆنەکەین توانیمانە هاوکارمان بێ لە چارەسەرکردنی کێشەی براجوتیارەکانمان بەڵام پشت بەخوا بەم نزیکانە پێیان ڕاگەیانووین لە داهاتووە ئەو بڕیارە ئەو یاسایە ئەگاتە پارێزگاری کەرکووک و پارێزگاری بەڕێزیش تعمیمیە. باشە کاک دەریا جیاواز لە بابەتی ئەو زەویانەی کە کێشەی لەسرە بەتایبەت ئەو زەویانەی کە لەلایەن جوتیارانی کوردە یاخود تورکمانە با بگەڕێنەوە سەر ئەسلی مەسەلەکە بە پێی پلانی ئەم ساڵ تا ئێستا چەند دۆنم زەوی لە کەرکووک کراوە بە گەنمجۆ؟ ئێمە بە پێی پلانی ساڵانە لەسەر مستەوای بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی کەرکووک طبعاً بە سوپاسەوە بەشی پلاندانانی ئێمە سەر و 500,000 دۆنم 500,000 دۆنم داخلی طبعاً 500,000 دۆنم زەوی بەراو ئەمە بە بەراو داخلی پلانی ئەم ساڵ کراوە بۆ وەرگردنی گەنم. طبعاً ئێمە ئەم ساڵ بە پێی ناوچەکان بۆ هەر دۆنمێک لە نێوان 800 هەتا 900 چیلۆ گەنمی لێوەرەگیرێکەوە پێی دەڵێن غلە. ئەمە غلەی ساڵانە ینی ئینتاجی تەنەکە ئەو دۆنمە چۆن بکەین بە ئینتاجی تەن بۆ هەر دۆنمێک 800 تا 900 چیلۆی بۆ حساب کراوە. کاک دەریا هیچ سایلۆیەکی پێویستان لەبەردەستە بۆ هەڵگرتنی ئەو بڕی گەنمەی کە ساڵانە بەرهەم دێنرێ؟ سایلۆی پێویست؟ بەڵێ ئێمە لە مەناطقە جیاوازەکانی کەرکووک 4 سایلۆمانەیە 4 سایلۆی حکومیمانەیە. ئێمە سایلۆکانمان ساڵانە ئامادە دەکرێت بەڵام ئەم ساڵ بەهۆی پێشەیەکی تەکنیکی و فەنیەوە ئەو گەنمەی کە پار وەرگیرا ئێستاوا خەریکی بەتاڵکردنەوەی سایلۆکانن بۆی گەنمی نوێ وەرگرن تۆزێک ئەوە ئالەتی تەسویقکردن و بە بازارکردنی خاو کردوتەوە. ئیشەڵا لە داهاتوێکی نزیکە ئەوەش کۆتایی دێ. باشە کاک دەریا پێشنیارتان چێ بۆ ئیدارەی خۆجێی کەرکووک بە مەبەستی براودانی زیاتر گەشە پێدانی زیاتری کەرتی کشتتوکار لە شاری کەرکووک؟ وەک ئاشکرا پارێزگاری نوێ درێغی نەکردووە لەسەر جەم سێکتەرەکانە جێپەنجەی دیار بۆ لە ماوەیەکی کەمدا بەڵام پێشنیارتان چییە بۆ گەشە پێدانی زیاتری کشتتوکار لە کەرکووک بە شێوەیەکی گشتی؟ بە سوپاسەوە ئێمە بەڕێوەبەری کشتتوکاڵ ڕۆژانە جەنابی پارێزگارە بینن تاوتوێی پلانی بە بازارکردنی گەنمەکەنەوە چکەم بە بازارکردنی گەنم پێویستی بە وەزارەتی زراعە و وەزارەتی تیجارایە. طبعاً لەبەرەوەی سەرۆکی لیژنەی بە بازارکردنە جەنابی پارێزگا ڕۆژانە خەریکی ئاسانکاری و دۆزینەوەی ئالیەتە ئاسانکاریەکانە بۆ ئەوەی براجوتیارەکان لە زووترین کاوە بە کەمترین کات گەنمەکانیان بە بازار بکەن. ئێستا حاڵی حاضر لە سەروبەندی ئەوەیان چۆن لەگەڵ برادرانی ئەمنی و لایەنە ئەمنیەکانە پلانێکی تۆپمە و بە باشتر دابڕێژن. جەنابی پارێزگار هەر خۆی هاوکار بووە هەموو کات هاوکار بووە برادرانی ئەنجومەنیش لە بیرمان نەچێ ئەوانیش بەڕاستی جێی دەستخۆشی ئەوانی شاوکارمان بوو. باشە لەو پلانەی کە داتان ناوە کاک دەریا دەتوانن ڕوبەڕووی ئەم قەیرانە ببنەوە؟ ئێمە هەموو ساڵێک هەرکە دەکەوینە وەرزی زستانەوە پێشبینیەوە دەکەین کە ئایا ئەم ساڵ وشکە ساڵی دەبێت یا خودنا و لەگەڵ ئەوەشدا بۆچی هەنگاوی ئەوەتانە ناوە بتوانن لەو بڕەکەمەی کە باران دەبارێت بتوان پاشەکەوتی بکەن بۆ ئەوەی جوتیاران و هەروەها کەرتی کشتتوکاڵ زەرمەند نەبێت لە مشکە ساڵیانەدا؟ ئێمە سیستمی بە بازارکردن سیستمێکی تایبەتە ببورن.
یعنی چۆن بە تایبەتە ئێتۆ ساڵانە لە مانگی نۆ بۆ دە ئێمە پلانەکان کۆتایی پێهێنین ئەم پلانانە بریتە لە ناوی ئەو جوتیارانەی کە پەیوەندی یاساییان بە زەویە کشت و کاڵەکانەوە هەیە چ عقد بێ یا چ تاپۆی تەحویل بێ تاپۆی سپی ساری یعنی با بڵێن ساری مەفعول بێ ئەم جوتیارە بە ڕێزانە کە داخلی ئەم سیستمە کران ساڵانە حکوومەتی عێراقی مولزەمە بۆی کە گەنمەکەیان لێ وەربگرێ ئێمە پاشەکەوتی گەنم ئەوە لای جیهەتی باڵادەست و جیهەتی ینی با بڵێن لای بەغدا و لای وەزارەتی تیجارە ئەمێنێتەوە. باشەکەواتە ئەم ساڵ چۆن هەماهەنگیتان کردووە کاک دەری ئەم ساڵ چۆن هەماهەنگیتان کردووە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ بۆ وەرگرتنی گەنم و دانەوێڵەی جوتیاران؟ ئێمە وەک وەزارەتی کشت و کاڵ وەک بەڕێوەبەرایەتی کشت و کاڵ هەموو ئامادەکاریەکمان کردووە هەموو ئەمەهانگیەکمان کردووە تەنها ئەوەی ماوە چاوەڕێی جەو جیهەتانەی کەی کە لەگەڵ ئێمە یا ملحەقن ئێمە خۆمان هەمومان ئامادەکاری تەواومان کردووە و ئێستاش هەموو ناوەکان حازرە براجوتیارەکانیش حازرن بەڵام وەزارەتی تیجارە لەسەر خەتە جەنابی پارێزگار و هەندێک لایەنی مادیشی تۆزێک لەسەر قورس لەسەر حکوومەتی عێراقی قورس کردووە چکۆم نزبەکە زۆرە ساڵانە کەرکووک یەکێکە خۆشبەختانە لەو پارێزگایانی وەکو مووسڵ و تکریت کە ڕێژەی گەنمیان زۆرە مەناتقێکی زراعین مەساحاتێکی باشمانەیە چاوەڕێکین ئیشەڵا خێرە بێ. بەڵێ دەست خۆش کاک دەریا سپاس کە لەگەڵمان بوویت ماندوومان کردی سپاس بۆ دەریا کامەران بەڕێوبەری کشت و کاڵی لەیلان کە ڕاستەوخۆ لەگەڵمان بوو. بەڵێ ئەمڕۆ سەرجەم بڕگە و بابەتەکان